پۆندی عەلیمیرە لە گەرمیان ماوەی چەند ساڵێکە پۆندەکە بۆ گلدانەوەی ئاوی باران دروست کراوە و گوندنشینان و خاوە ناژەڵەکانی سنووری ناحەی قۆرەت و سوودی لێدەبینن. وشکە ساڵی ئەم ساڵ کۆتایی بە ئاوی پۆندەکە هێنا و هەزاران ماسیش لە ناوچوون. شارەزایانیش لێکۆڵینەوە دەکەن و حکوومەت دەخەنە ژێر بەرپرسیارەتیەوە بەوەی پلانی بۆ بوژانەوەی پۆند و بەنداوەکان هەبێت. ئەم بەنداوە بەنداوی عەلیمیر توانای گلدانەوەی نزیکەی 650,000 مەتر سێجا ئاوی هەیە، بەڵام بەداخەوە لە ئەم ساڵە بەهۆی وشکە ساڵەوە بە تەواوەتی وشکی کردووە و تەنها چەند گۆماوێک لەناو ئەم بەنداوە ماوەتەوە کە ئەو گۆماوانەیش ماسیەکی زۆری تێدا لە ناوچوون و هۆکاری لە ناوچوون ئەو ماسیانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەی ئۆکسجینی تواو دیسۆڵ ئۆکسجین بە تەواوی تێدا نەماوە واتە گەیشتووەتە ڕێژەی سفر بۆیە ئەو ماسیانە بە تەواوەتی لە ناوچوون. ئەمە بەنداوی عەلیمیرەوە بوونەی وشکە ساڵە وشکی کردووە. گوندنشینان زەرمەندی دۆخی پۆندەکەن و بە ناچاری دەبێت سەرچاوەی ئاوی نوێ بۆ ئاژەڵەکانیان بدۆزنەوە. ئەمەش ماندووبوونێکی زۆری دەوێت. ئێمە پژێوی ژیان حیوانمان ئاژەڵداری ئێمە عەلیمیر لەسەر ئەم بەنداوەتە ئەو بەنداوەکە ئیمساڵ وشی کردووە ئاوی تێنەماوەوەی کەم بارانیەوە. ئیسا هیچمانە ئێمە پەنامان بردە حەفارەمان هاوردە هەرێکی چایەکمان دەردایەکی دوو تەنکە ڕۆژ دوو تەنکە سێ تەنکە ئاما دەستکەوێت بە ئاژەڵەکان ئاومانە هەتای ساتە حکومەت هەرێم کوردستان نهاتە بدان ئێمە چیمانوێ چیمانە. لە زەمان عەبدولکەریم بینامە لە 1960 و 62 ئەو کاتە وشکە ساڵیش بووە هەتای ئێستا وشکە ساڵی وەمە نەدیوە. وشکە ساڵی جگەلەوەی زیانی گەورەی بە دەغڵودانی جووتیاران گەیان لەگەڵەوەشدا کاریگەری خراپی لەسەر ڕێژەی ئاو نەمانی سەر چاوەکانی ئاو دروست کردووە و پۆندی عەلیمیریش نمونەیەکە لەوانە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.